لە مێژەوە سیلیکان ڤاڵی هەر وەک ناوچەی کەنداوی سان فرانسیسکۆ ڕێبەرانی تەکنۆلۆژیا و داهێنان بوون لە جیهاندا تەنانەت بنکەی کۆمپانیایە گەورەکانی تەکنۆلۆژیایە و هاوکات دەستپێکەرانی کۆمپانیا ساوەکانیش لێرە گەشە دەستێنن. سیلیکۆن ڤالی وەک قیبلەی تەکنۆلۆژیا وایە ئالێرەوە پێکهاتەی دەوڵەمەندی لەو جۆرە و سامانی مێشکە سەرسوڕهێنەرەکان لە ناوجەرگەی یەک شوێنەوە سەرچاوە دەگرێت. محەممەد ئیبراهیم نوێنەری ئەمریکا بۆ ڕێکخراوێک بە ناوی ڕێبەران بانکێشتنی کەسانی دەستپێشخەر دەکات لە ناوچەی فەلەستینیەکانەوە بۆ پرۆگرامێکی یەک مانگ بۆ ڕاهێنان و سەرپەرستیکردنیان لەلایەن شارەزانی سیلیکۆن ڤاڵیەوە. یارمەتیان دەدەن بۆ گەشەکردنی توانە و بەرهەمەکانیان و فێری استراتیژێتی بازار و کەلوپەل فرۆشتنیان دەکەن و چۆنێتی پەرەپێدان بە ماڵپەرەکەیان هەموو سەرچاوەکانیان بۆ دەخەنە بەردەست هەروەها گەر پێویستیان بە پارە بێت ئەوە لەگەڵ سەرمایەداران کۆیان دەکەنەوە. ئەڵبەت دەرفەتی ڕاهێنانی لەو جۆرەوە لەلایەن گوگلیشەوە لە ڕێی پرۆگرامێک بە ناوی لانچپاد ئاکسلەرەیتردا دابین دەکرێت کە پرۆگرامێکە $50,000 و 2 هەفتەی ڕاهێنان دابین دەکات بۆ ئەو دەست پێشخەریانەی لە ئەمریکای لاتین و ئاسیان کە دەیانەوێت کۆمپانیای خۆیان دابمەزرێنن. ئێمە باشترین ڕاهێنەرانی سیلیکۆن ڤالیمان هەوڵدە ئێرە لە ڕاستیدا هەوڵ دەدەین لەگەڵ ئەو کەسانە بیان گونجێنین کە ڕوبەڕووی هەمان بەرەنگاری بوو بنەوە. بۆ نمونە لە هیندستانەوە لەگەڵ کۆمپانیای Airbnb کۆمانکردنەوە بۆ یارمەتیدانیان بە هەیەکمان داوەتە ئەو شوێنە کە سەختە لە شوێنی تر بێتە دی. گوگل دەڵێت بەنیازە وڵاتان و هەریمی دیکەش بەشداری ئەو پرۆگرامانە بکەن. جێباسا بۆ ئەوانەی هێشتا دەخوێن و دەرفەتی دامەزراندنی کۆمپانیای خۆیان بۆ هەڵنەکەوتووە ئەو کۆمپانیای جۆرا و جۆری تەکنۆلۆژیایە وەک مازیلا پارەی 3 مانگ کارکردنی کاتیان لە وەرزی هاوین لە کۆمپانیەکاندا بۆ دابین دەکات. لە مۆزیلا بە دوای باشترین و زیرەکترین کەس دەگەڕین هەروەها جەختمان کردوتە سەر هەمەڕەگەزی و گشتگیری. چونکە کۆمپانیایەکی نێودەوڵەتین ئەوها دەتوانین خەڵک لە سەرانسەری جیهانەوە وەک فەرمانبەری کاتی دابمەزرێنین. هەم لە کارەکانی تەکنیکی و نەتەکنیکیشدا پۆستی جۆرە و جۆرمان هەیە. فەرمانبەرە کاتیەکانی لا سلیڤان ڤاڵیدا دەمەزرێن مانگیە $5,000 وەردەگرن. پارەیەکی باش و ئەزمونێکی بەسوودە کە هەموو کەسێک هیوای بۆ دەخوازێت.